ئێمە هەمومان وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ من تاکیدم سەرجەم لیژنەکانی تر و سەرجەم خوشک و برایانی بەڕێزی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەمومان خەمخۆرین بۆ ئەوەی بتوانین هەمومان بە هاوکاری و تەنسیق لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و لەگەڵ خودی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بە کاروباری خاوەن پێداویستیە تایبەتەکان بتوانین یاسایەک دەربکەین کە چیتر گلەیی و هەموو گلەیی و داخوازەکانی ئەم ڕێکخراوە بەڕێزانە بچێتە چوارچێوەی ئەو یاسایەکە لە پەرلەمانی کوردستانە دەردەچێت بۆ ئێمە جارێکی تر بەخێر هاتنتان دەکەین و هیوادارین پەرلەمانی کوردستان لەمە دوای هەموو ساڵێک لە هەمان ڕۆژواتە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ ئەم بۆنەیە بگێڕێت و بۆ ئەوەی ببێتە خوێک و بوێتە بۆنەیەک لە پەرلەمانی کوردستان و دواتر هیوادارین لە سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو گرنگی پێدانێک ئەم بۆنەیە یاد بکرێتەوە.